مناوی خۆی گەورە و میرەبانە زانم سلااوتان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەنەوە. ئەمڕۆ جیاواز لە چەند بەرنامەی ڕابردوو شتێکی تایبەت هەیە کە قسەی لەسەرکەین. ئەمڕۆ یاریەکی تایبەتمەند هەیە کە قسەی لەسەرکەین و یاریشی گرنگ کۆتایی هاتووە کە ئەمانوێ قسەی لەسەرکەین و توانین قسەی لەسەرکەین. بۆیە ئەمڕۆ نەباسی بەرشلۆنە ناکەین، نەباسی مەرکاتۆکەین، نەباسی تیپەکانی دیکەکەین. ئەمڕۆ کات تەرخانەکەین بۆ جامی ژیانی یانەکان بە تەواوەتی، وە کات تەرخانەکەین بۆ سەرکەوتنی چێلسی، وە کات تەرخانەکەین بۆ پاریس سەن ژەرمان و بۆ ڕیال مەدرید کە ئەمڕۆ دووەم یاری نیوەی کۆتایی چامپیۆنز لیگ ئەنجام دەدەن و تیپی براوان دەگاتە یاری کۆتایی. چێلسی بۆ نوێنەرێکی لایەنی یاری کۆتایی، بەڵێ هەمومان ڕێگەی چێلسی زانین، بەڵێ ڕکابەرەکانی چێلسی زانین، بەڵام لە هەمان کاتا لە دەستکەوتەکەی چێلسیش کەم ناکەینەوانێ. کۆی گشتی ڕێگەی مانچستەر سیتی ئینتەر میلانی تیابوتیای نەما، ڕێگەی چێلسی مانچستەر سیتی تیابوتیای نەما کامە بەرامبەر بە ڕکابەرەکانی شکستیان خوارد. بۆیە کاتێک چێلسی دەگاتە یاری کۆتایی ئێمە ناتوانین لە تواناکەی کەم بکەینەوانێ، لەبەری بۆ ڕێگەی ئەم تیپانەشی تیا بۆ بەڵام و تیپانە ماڵاواییان کردو لەسەر تیپەکانی دیکە دەرکراون کە یانە ئینتەر میلان یەکێ بوو لە تیپانەی کە بە دەستی فلۆمنەنسی ماڵاوای کرد کە شەوی ڕابردوو بەرامبەر بە چێلسی شکستی خوارد. قسەیە بکەین لەسەر چێلسی سەرەتا پێشەوەی بچمە سەر ڕیال مەدرید و پاریس سەن ژەرمان. خاڵێکی زۆر جەوهەری و گرنگ بۆ چێلسی هەیە، ئەوەیە کە چێلسی دوور لە چاوی کامێراکان، دوور لە پەستانی کامێراکان، دوور لە ئەوەی کە هەمووی ئەلام بە دوای ببزانێ ئێمە چ گرێبەستێکی چ گرێبەستێکی ناوێکی ئەکڕێ کێ ناکرێ، ئایا بێ چامپیۆنز لیگ بەرێتەوە، ئایا بێ پریمەر لیگ بەرێتەوە. چێلسی هەمووم چاوانەی لەسەر نەماوە. چەند ساڵێکی دوای بردنەوەی چامپیۆنز لیگەکەیان لە ساڵی 2021 یعنی چەند ساڵێکم تیپە لە چاوی کامێراکان دوورکەوتەوە. ڕاست ئەم ساڵات تۆ کۆنفرانس لیگی بردوێتەوە، بەڵام مانێ و نەمانێ ئەم دابڕانەوە ئەم گۆڕینی ڕانەرانە وای کردووە کە ئینزۆ مارەسکا بە ئیسراحەتتر کارەکانی کاوکو دەبینین لە یەکەم وەرزی کارکردنی گەاندنی تیپەکە بە چامپیۆنز لیگ، بردنەوەی کۆنفرانس لیگ و گەشتنی یانەکەش بە جامی جیهانی یانەکان و کە دووریش نییە ببێتە براوەی جامی جیهانی یانەکان وە ئەو شکۆیی کە هەمیشە پۆزی لێ پێ لە دەدا بە سەریانەکان ئینگلتەرا کە ئەو براوەی سەرجەم ئەو نازناوانەیە کە بەشداری تێدا کردووە، ئەمە شتێکی تایبەتمەند دەبێ بۆ چێلسی بۆ مارێسکا. ئەم دووریە لێیان ئەم نەخستنە سەرپەستانەی لە یاریزانەکانی چێلسی وای کردووە کە چێلسی بە ئێمنی ئیشەکانی خۆی بکاو بێت، بەڵام بە دووری مەزانە جامی ژیانی یانەکان بەدەستبێنێ چێلسیش جارێکی دیکە بکرێتەوە ژێر پەستان جە و کاتە بۆمان دەردەکەوێت ئایا ئەم تیپە ئەم یاریزانە لاوانە لە ژێر پەستانە خۆیان بۆ دەگیریانە. بەخاڵێ باس لە گرێبەستەکانی چێلسی بکەین. چێلسی بەردەوامە بێ لە گرێبەستکردن. ئەم تیپە هێشتا وەک مارێسکا لێڵێ هەنە یاریزانێ لە تیپەکەمدا ڕازی نین لەوەی کە دەرفەتی یاریکردنیان پێدەدرێ. بۆیە من بێباکم بەرامبەریان هەچ یاریزانێ لە دۆخی خۆی ڕازینە دەتوانێت ڕێزەکانی چێلسی بەجێ بێڵێ و چێلسی گرێبەستی جێگرەوەی بۆ ئەنجام دەدا. و لە گرنگترین دوو خاڵ بۆ چێلسی دوو باڵ، یەکیان گیتێنس لە بروسیا دۆرتموند و تریشان ئیستیڤای بەرازیلیە کە مەوهیبەیەکی دیاری بەرازیل و دوانەش لە ڕێن بۆ چێلسی کامەش تیپەکەی مارێسکا هێندەی تر بێزەکە. ئێستا چێلسی خاوەنی سێ هێرش بەرە، هەر جاکسۆنمان نییە، دیلاپمان هەیە، جواو پیدرۆمان هەیە. واتە زۆری بژاردەکانی مارەسکا وا دەکات کە چێلسی گەورانە بیر بکاتەوە، چێلسی هەوڵ بدا بۆی کە هێدی بچێتەوە ئەو دۆخەی کە پێشتر ئێمە چێلسیمان پێناسیوە و لەگەڵا دەرکەوتین. ڕیال مەدریدمانەیە لەگەڵ پاریس سەن ژەرمان. سەیریکەم ئێمە کە باسی ڕیال مەدرید و پاریس سەن ژەرمانەکەین، بەڵێ وەکو ناو و مێژوو ئەمە ڕیال مەدرید ئەمە پاریس سەن ژەرمان وەکو ناو و مێژوو، بەڵام وەکو ئاست و ئەنجامی وەرزی ڕابردوو ئەمە پاریس سەن ژەرمان ئەمە ڕیال مەدرید. باەجگار یعنی ناقی نەکەین نەبەری بۆ ڕیال مەدرید یاری کۆتایی جامی شای ئیسپانیا ئەنجام ماوە و لە خولی ئیسپانی فەرقی 4 خاڵ بوو تا چوارگۆشەی زێڕینی تاشتی چامپیۆنز لیگ ڕۆژ، یعنی ها کۆمەڵی حاڵەتمانێ با و جیاوازە. ئەمە مێژوو لە ڕووی مێژووە بەم جۆرەم پاریس سەن ژەرمان و ڕیال مەدرید، بەڵام لە ڕووی ئاستی ئەم ساڵیان با بڵین ئەبەم جۆرێ ئەمە پاریس سەن ژەرمان ئەمە ڕیال مەدریدە. ئەمە وەکو دۆخی پێشوەختی پێش چوونە نێو پاڵاوەنتی جامی جیهانیانەکەن. بەڵام ئێستا ئێمە لە قۆناغەکەین کە ئەم دوو تیپە لەسەر یاریگایشی ئاوا ڕوبەڕوو یەکە بنەوە، واتە ئەم جیاوازیانە بوونی نییە، بەڵکو لەسەر یاریگایشی تەخت ڕوبەڕوو یەکە بنەوە لەلایەن دوو ڕایەنەرەوە بەڕێوە دەبرێن و 11 یاریزان بە 11 یاریزان یاریەکەن. بۆیە
کاتێک کە تۆ دیتە یاریگاوە دۆخێکی جیاوازترە، تایبەتمەندێکی جیاوازترە، مامەڵێکی جیاوازترە. سەرەتا لە ڕیاڵ مەدرید دەست پێ بکەین. بەڵێ ئێمە تیپێکمانەیە لە نوێ بوونەوەیە، بەڵێ ئێمە تیپێکمانەیە شێوازێکی یاری نوێ تەطبیقەکە، بەڵێ تیپێکمان هەیە یاریزای نوێ ناوەتە پێکاتەوە کەم شەو یەکدانی نوێژیارەکە بەزار نۆڵدا لەبەر هۆسینیش یاری ناکا کارتی سوورە. بەڵێ ڕانەرێکی لاومانەیە هاتوویش لە کۆمەڵ لەگەڵ کۆمەڵە یاریزانەکە کە یاریزانی تێدایە کە ڕەنگە مێژووی خۆی بە لە ڕاهێنەرەکەی گەورەتر بزانێ، ڕەنگە یعنی من باسی ئەمە بۆکەم چی بکرێ بۆ ڕیاڵ مەدرید یاخود چی باشە بۆ ڕیاڵ مەدرید. طبعاً من قەناعەتم بەو جۆرەیە ئەم دۆخەی ڕیاڵ مەدرید یا تۆ شتێکی زۆر زۆر باشە، بەڵام لێرە و لەوێ من حەز دەکەم لەسەر تەناقوزێ قسە بکەم، یعنی شتێکی زۆر زۆر جیاواز کە قسەی لەسەرەکەی. پاش کۆتاییاتنی یارەکەی هیلال، کۆرتوا و بەشێکی زۆری هاوڕێیانمان لە کورد یا لەمتی پێشتا کاریگەری ئەنچیلۆتی لەسەر ما و ناتوانەوە باسانی تێپەڕن. تەواوە ڕاست دوای 4 ساڵ ڕانەر ئەم تیپە بەجێ بێڵێ بە تەمامە بە وا باسانی لە ژێرم کاریگەریم یاریزانن لە یخود لە ژێر کاریگەری ئەم ڕانەرە دەربچن، بەڵکو پێویستی بەکاتە، پێویستی بەیشکردنی زیاترە. ئەو قسەی یەکەم جار ڕاستە، بەڵام کاتێ هاتن لە پاچووکاو لە ساڵزبۆرگیان بەردەوانێ ئەم تیپە ڕیتمی یاریکردنی ئەلۆنسۆی وەرگرت، دۆخی 4 ساڵەکە بیرچۆ. ئەمە درۆیە. چۆن؟ تیپ ناتوانێت هەندە باسانی کاریگەری ئەو دۆخە تێپەڕێنێ، ئەتوانێ ستێپ بای ستێپ بڕوە بە دوو. ئێستا بۆ نمونە مانگی دەمانگی 11 توانی بڵێ ئەم تیپە وردە وردەیتە تاو کاریگەری لە سەرنەمای سە یاریزانەکان بیرۆکەکانیان بیرچۆت و ئێستا لەگەڵ بیرۆکەی نوێ کار دەکەن. چونکە ڕیاڵ مەدرید کە بەشداری جامی جیهانی یانەکانی کردووە 10 بەشە ڕایانانی کردووە. تۆ بە 10 بەشە ڕایانان چۆن نەتوانی 4 ساڵ ئەزمموی 4 ساڵی ڕانان 465 لە بیر بەریتەوە واگریمان کاگە 365ەکەی نەبوو 4 دووسەیی بەڕ ینی 800 ڕۆژ بیر یاریزانەکان بەریتەوە کە چۆن یاریان کردو چۆن ڕانانێکوە نە بیرناسنەوە باسانی. بەڵام ئەوەی گرنگە بۆ ئێمە چییە؟ ئەوەیە کە ستێپ بای ستێپ یاری دوای یاری ئێمە بەرەو پێشچوونمان لە ڕیاڵ مەدرید بینیوە لەوەی کە ئەلۆنسۆ ئەیوێ. لەبەر ڕیاڵ مەدرید کۆی گشتی نازناویەوێ، بەڵام لە ڕووی ڕایەنانەوانێ ڕیاڵ مەدرید یاری دوای یاری پاچووکە و یاری ساڵزبۆرگ و دواتر یاری دۆرتمۆند، یعنی بە هەموو یاریەکان سەر بۆ زۆر ئاڕێ ڕەنگە بڵێ دۆرتمۆند 3 بردوێتەوەکەی ناوان نییە. دۆرتمۆند هەتا خولێکی 87 دۆرتمۆند لە ساحەیان نەبووە، خولێکی 87 کاتێک دۆرتمۆند گۆڵی کردووە ڕیاڵ مەدرید وەڵامیە بۆ گۆڵی 3 میشی کردووە. ئیتر خولێکی کۆتایی ئەو هەڵاکەکرێ پەنالتی گیریە تۆ نابێ هەر لە ڕووی دەنیوی نەتیجەوە لێش بێتەوە. ڕیاڵ مەدرید لە دوای یاری هیلالەوە لە هەر چوار یارەکەی ترا بە یاری ڤانتۆسی شۆ یاریی تاو باڵا دەست بوو وایانەیەک بوو توانای خۆی فەرز کرد بە سەرتیپەکانە و ئاسێکی بەرزی پێشکەش کرد و لەیاتوویشی باشی ئەنجامدا. بەڵام تاقیکردنەوە ڕاستەقینەکە ئێرێ ئەم قۆناغەیە. کاتێک تۆ ڕوبەڕووی پاڵەوانی چامپیۆنز لیگ دەبیتەوانێ، ڕوبەڕووی تیپێ بیتەوە کە بە شایەدی هەمووان پاریس سەن ژەرمان باشترین تیپی ئەم ساڵە، باشترین پێگاتەی ئەم ساڵە و باشترین شێوە مامەڵە لەگەڵ دۆخی یاریەکانەکە. چونکە پاریس سەن ژەرمان هاوشێوەی ڕیاڵ مەدریدی 2022 مامەڵاکە. چۆن؟ کەی ویستی بەرگریەکە یا با ڕاستتر بڵێین ڕیاڵ مەدریدی 2024 کەی ویستی دەچێتەوە دۆخی بەرگری زۆر ئاسایە بەلە بە عوسمان دێمبڵی شەو دەگەڕێتەوە دواوە دەگەڕێتەوە ناوچەی یاریکردنی خۆیان و بەرگریەکە. بەڵام کەیش ویستی هێرش بەرێ بە حەکیمی و بە مێندێسی شەو هێرش بە دەباتە سەرتی پێڕکابەر بە دووباڵەکە شێوانێ واتە بەس پاچۆ و مارکینۆ زەمێنەوە یارە پاچۆ ژیاری ناکە کە بەگەرێکی زۆر هەیە بێراڵدۆ لە دڵی بەرگریە یاریکە. کاتێک کە تیپەکە دەچێتە دۆخی بەرگریەوانەیە مەناتی نییە بە دێمبڵی و دۆی و هەمویانەوە بەرگریەکەن، بەڵام لە دۆخی هێرشبەریش بە مێندێس و بە حەکیمیشەوە هێرشبەریەکە. بۆیە ئەمە باسی ناوەند هەرناکەم لە یاتووی یاریزانەکانی ناوەند خۆتان زۆر جوان لاتان ڕوونە. بۆیە ئەمە تاقیکردنەوە ئەسڵیەکەی ئەلۆنسۆیە. ئەمە ئەو تاقیکردنەوەی کە ئەلۆنسۆ ئایا بزانێ ئەم یاریزانانەی لە مەفهومەکانی تێدەگەن، ئایا تەعاملی ستایلێکی تایبەتی یاریکردن وەردەگرن، چونکە پاریس سەن ژەرمان یەک ستایلی تایبەتی یاریکردنی نییە.
پاریس سەن جەرمان چەند گەڕت لە بەرنامەکانە پێم وتون لەگەڵ ئەستۆن ڤیلا بەرگری کردووە لە ناو ڤیلا پارکە لەگەڵ ئەرسناڵە 120 دقە بەرگری کردووە ئاساییشە زۆر زۆر ئاسایە بۆ تیپ چی بخوازێواکە چ ئەنجامێ لە مەسلحەتی تیپەکە بێ ماکە ئەمە ژیرەتی ئینریچیە ئەمە لیاتووی ئینریچیە کە ئافرین وای لە تیپەکەی کردووە پێویستی بە چی بێ لە یاریە بۆ ئامادە بن بۆیە ئەم شەو ئەلۆنسۆ و بیرۆکەکانی و ئەو ڕێنمانێکی دیدا بە یاریزانەکانی بەوەیە کە عەرزی عەزەڵاتکەن بەرامبەر بە پاریس سەن جەرمان لەبەری تاقیکردنەوە ڕاستەقینەکە لێرەوە دەست پێکە بەس بە بڵین ئەگەر ئێ من هاندری ڕیال مەدرید بم پێم خۆش بێ ڕیال مەدرید ئەم شەو لە پاریس سەن جەرمان بەرێتەوە یا پێی بدۆڕێ لێرە پرسیارە یەتانەوە ئایا پێکهاتەی ڕیال مەدرید پێکهاتەیەکی هێندە تۆکمەیە بۆ وەرزینوێ ئایا یاریزانەکان هەمویان سوپەرستارن ئایا ئەم پێگاتەی یاری پێیەکە چوامینی و ڕۆدیجێر و هۆیسن کەم شەوە چێ بێچێ سنسواریکە ئەمانە باشترین بەرگری کارەکانن چونکە خۆتان زانین سابات واریدە ئایا بەمە پێگاتە بەڕێکرێ ئایا بە گارسیا و بە گولەر و بە ڤالڤێردی و بە ئارنۆڵ تەقتی ناوەند و بەرگری یەکرێ ئایا بێلینگام و ڤینیسیۆس و موباپێ یا هەوەتا جارێکتر گارسیا یاری دەکات ئەمانە دەکرێت ئەمە پرسیارە هەندێک ڕیاڵە بێ لە خۆی ئایا ئەم یاریزانە هەمویان ئەم پێگاتەی من بۆم باس کردی باشترین پێگاتەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن جەرمان و باشترین یاریزانەکانن لە مەرکەزی یاریکردنی خۆیانە بە تایبەتی ئەردا گولەر قسەیەکی زۆری لەسەرەوە بەم دوای ئاسێکی بەرزی پێشکەش کردووە لەگەڵ گارسیە ئایا بەمە ڕیال مەدرید کە وەرزی نوێیە بەشداریەکە ئەو تیپەیە کە بڵێم نەمەوێت چامپیۆنز لیگ و لیگە بەرمەوانێ ئەمانە هەموو پرسیارن وەڵامی نییە جارێ بەس ئەگەر من هاندەری ڕیال مەدرید بم چیم پێخۆشە ئەگەر من خۆم هاندەری ڕیال مەدرید بم لە ناخی دڵمەوە حەزەکەم ئەم شەو بدۆڕێ حەزەکەم شەو ڕیال مەدرید ڕوبەڕووی شکست بێتەوە چۆن بابەزین چەند خۆش ئێمە لە پاڵەوانی چامپیۆنز لیگ بەرینەوە بڵین ئامان پاریسە بوو کە ئەوروپا زەلالەتی بوو بەدەستیەوە ئێمە بەری نەکەوتین بۆیە پاریزا تێرە و چامپیۆنز لیگی بەریدەوەگینا ئێمە بەری کەوتین چونکە پێشترەوەیان کردووە ئەگەر ئێمە بەری کەوتینە ئاوا دەرمانەکردن نا ئەمە دیوە غەڵەتەکەی بۆ دیوە غەڵەتەکەی لەبەرەوەی تۆ دڵنیا بە لەوەی بەم پێگاتەیەوە لە وەرزی نوێدا تۆ ناتوانێت ڕکابەری بکەی چونکە بەدیلت نییە چونکە تۆ تیپێکی هەمیشە پێکان بەرەوە کرد دەگرێت کاتێ یاریزانەکانت پێکان من تۆ تووشی ئاستەنگێکی زۆر زۆر دەبیتەوە سیاسەتی ڕیال مەدرید سیاسەتی فلۆرنتینۆ پێرێز بە جۆرێکە پاژەوەی نازناوت نەبرد گرێبەستت بۆکە بەس پاژەوەی نازناوت برد زۆر زەحمەتە گرێبەستت بۆ واژوو بکە هێشتا کە ڕیال مەدرید وەرزی ڕابردووش نازناوی نەبردووە هێشتا هەموو گرێبەستەکان لەسەر خواستی ئەلۆنسۆ لەسەر خواستی ئەوە نەکرا کە ڕیال مەدرید پێویستی پێیەتی بەڵام گرێبەست سێکراوە کە لە سوودی تیپەکە بێت بەڵام هەموو خواستەکان بەدی ناتون بۆیە ئەگەر ڕیال مەدرید بڕوا بەرە و یاری کۆتایی و نازناوەکە دەستەبەر بکات من هاندەری ڕیال مەدرید بمەوەم پێخۆش نییە ئەم شکستم پێخۆشترە چونکە کە نازناوی دەستەبەر کە ڕیال مەدرید ئاستەمە یاریزان بکڕێ ئاستەمە پارە بەخەرج بدە یعنی تەجروبەی 5-6 ساڵی ڕابردوو وامان پێڵێ بەڵام بە پێچاوانەوە ئەگەر بێت و ڕیال مەدرید ئەم شەو ڕوبەڕووی شکست بێتەوە ئەمیش دوو لایەنە یەکەم لایەن لە ڕووی مارکێتین و لە ڕووی ئەوەی کە ڕیال مەدرید بچێتەوە مێرکاتۆ پێرەز بیر لەوە بکاتەوانێت کە وەرزی ئەم ساڵیش نابێ بێدەستکەوت بێت بیر لەوە بکاتەوە ناکرێت ڕیال مەدرید 2 ساڵ بێدەستکەوت بێت نازناو بەدەست بێنێ ڕەنگە پێرەز بچێتە بازارەوە گرێبەستی باش بکە ئەمە لایەنە ئیجابیەکەی بەڵام کۆتایی گشتی لایەنە سلبیەکە هێر ئەوەشە کە ئەو کارانەی ئەلۆنسۆ قورستر دەبێت ئەو کاتە ئەلۆنسۆ و کارگەڕی ڕیال مەدرید پێداگریانە بێت لە سەرێنانی یاریزانی نوێ ئەمەش لەسەرەوە جێبەجێکرا جێبەجێ ناکرێت شتێکی ترە لە هەمان کاتدا بەڵام لای خۆمان کێشەی نییە وەڵا لای خۆمان یەکەم یاریەڵێن لەژێر سەرپەرشتی هێشتا کاریگەری ئەنچیلۆتی مابوو بەم تیپەوە ڕیال مەدرید کاتیەوێ بەڵام دوای دووەم یاری و سێم یاری و چوارەم یاری و پێنجەم یاری هاتن وەسفی ئەلۆنسۆمان کرد بەوەی کە واوایە و هیچ کاریگەریشی لەسەر نەما ئەسەم شەویژە گەردۆڕا
عینن قسە دووبارە بێت وڵی هێشتا تیپەکە نەیانتوانیوە ستایلی یاریکردنەکە وەرگین هێشتا قورسە و هێشتا یاریزان پێی تەطبیق نابێ هێشتا وابێ بەڵام بڕۆ لە دوای یاری پاچووکاوە لە دوای یاری ساڵزبۆرگەوە لە دوای یاری یوڤۆ لە دوای یاری ئینتەر دۆرتمۆندەوە نێبزانە هیچ کەسێکم قسەی کردووە کەم شەوەیکە لەبەری شتەکان بەم جۆرەی لێرە بەڵام من ئەمە دیوی واقعی بابەتەکانی ڕیاڵ مەدریدە کە بۆ باسەکەم کەم شتانە لە سوودی ڕیاڵ مەدریدە چونکە ڕیاڵ مەدرید تیپێکی پڕکواڵیتی یاریزان نییە بەڵام تیپێکی خراپیش نییە لەسەر و مام ناوەندەوەی تیپەکە ئەلۆنسۆ ڕاهێنەرێکی پێرفێکت نییە ڕاهێنەرێکی خراپیش نییە ئەلۆنسۆ ڕاهێنەرێکی لەسەر و ناوەندەوێت تەجروبەمان لێبینیوە تەعاملی ڕیاڵ لەگەڵ پاڵەوانەتیەکانە پێرفێکتە ئەم دیویمان پێرفێکتە ڕیاڵ مەدرید لەگەڵ پاڵەوانەتەکانە تەعاملیشی جیاوازەکە بەڵام پرسیارەکە لێرەم تاقیکردنەوە سەختەکەی و تاقیکردنەوە ڕاستەقینەکەی بۆ یاریزانەکانی ڕیاڵ مەدرید کە من پێم وایە شکستی ئەم شەوی ڕیاڵ مەدرید لە سوودی تیپەکە بێ بەڵام کاڵێم شکستێکی ئەتیادی لە سوودی تیپەکە بێ لەوەی لە وەرزی داهاتوو باشتر بێتە نێو ململانێ و ڕکابەرەکانەوانێ چونکە ئەگەر بیرتان بێ ئەوەی بینەری شیکاری وەرزشی بێ جوان لەم حاڵەتی لایەدە یارەکەی ڕیاڵ مەدرید و مانچستەر سیتی ساڵی 2024 کاتێک ڕیاڵ مەدرید لە ناو ئیتیحادا بابن بە زاری خۆتان قسە بکەمەوە بە بەرگری بە چوو دواوە بەرگری کرد و مانچستەر سیتی گۆڵی بۆ نەکرا و گەیشتە پەنالتیات و بردیاوانێ و سەرکەوت ئێوە هەمووتان ئەمە عیبێ ئەمە شیازی بردنەوەی یاری نییە بەڵام منە و کات بە دیویشی جیاواز پێم وتم مانچستەر سیتی کێشەی هەیە ناکرێت تۆ 120 خولە کۆنتترۆڵی تۆپکەی سێ هەلی ڕاستەقینەی گۆڵت هەبێ بتانی یەک گۆڵ تۆمارکەی کەواتە تۆ تیپێکی کێشەت هەیە بێم کێشانە چارەسەرگەی ناپێتەوە بینیتان وەرزی ڕابردوو مانچستەر سیتی چیلیە مانچستەر سیتی بەشداری 5 پاڵەوانێتی کردووە لە هەر 5 پاڵەوانێتیەکە ماڵاوایی کرد لە هەر 5 پاڵەوانێتیەکە ماڵاوایی کرد لەبەرەوە پێت ئەڵم یعنی کۆمەڵە شکستێ پێویستەکە تۆ پێداچوونەوەی پێ بکەیت بۆ نییە تۆر مجاملە بکەی مجاملەکەی بەداخەوە لای ئێمە بەم جۆرەیە یعنی تیپەکەشت بدۆڕێتەوە بێ هەربەی مجاملە بکەیت تۆر بێی وا بڵێ ڕخنێ بگە ئەوە خوا بۆ یای تۆ تیپەکەم دۆڕانی واوت لەبەرەوە بەجددی یعنی شت تا شت بۆ ڕیاڵ مەدرید گۆڕانکاری بەسەرێ من بەم دیۆ دۆخەکە بۆ ڕیاڵ مەدرید دەبینم و پێم وایە کارێکی باش بۆ ڕیاڵ مەدرید لە تواناشیدا هەیە ڕوبەڕووی پەرێ لە هەمان کاتدا هەموو ئەوانەی وتمان بۆ ڕیاڵ مەدرید بۆ پاریس سەن ژەرمانیش عینشت دووبارە بێت پاریس سەن ژەرمان پاڵەوانی ئەوروپا بۆ پاریس سەن ژەرمان یاریزانەکانی ڕکابەری باڵۆن دۆرەکەن لیسینریکی زۆر بە ڕاشکای جا یەکشتی زۆر خۆش بڵێم سە من خۆم ئەم شەو لە ناخی دڵمەوە حەزەکەم پاریس سەن ژەرمان بیباتەوە بەزینریکی دوێنێ لە کۆنگرەکە شتێکی زۆر جوانی وتی ڕیاڵ مەدرید جوانترین و باشترین یانەی جیهانە کەچی جاری وایە شەڕی ئینریکی بە ڕیاڵ مەدرید دەفرۆشن ئەمێ چی تێبگەێنم ئەمە تێبگەێنم کە ئەوەی تۆ قسەی لێوەرەگری یعنی بەجددی مەرجنی ئەوەی کە دانیشێ ئەم ئینریکی وای تۆ وایت لە دوان هەیە خۆی ڕێگەخرێ خۆی دانێ خۆی دروستەکرێ لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکانی ئینریکی بەم جۆرە باسی ڕیاڵی کرد وەوتی ئێمە پاڵەوانی ئەوروپا بوون ئێستا یعنی تۆ پاڵەوانی چامپیۆنز لیگ بووی چی پێویستە بەم قسەیە هاتووەڵە چی ئەڵێ بەرامبەر بە ڕیاڵ مەدرید ئەمانەیە بیسەلمێنین کە شایستەی پاڵەوانبوونی ئەوروپامان هەبووە لەبەرەوە هەنێ بابی مناقەشە هەیە ئەیبێ یعنی تۆ بچیتە بابی ئەو مناقەشانەوە بۆیە پاریس سەن ژەرمانیش ئەم شەو بۆوە یاریەکە کە بیەوێ شکۆی خۆی زیاتر بسەلمێنێ و بیەوێ شایستەی پاڵەوانبوونی خۆی لە وەرزی ئەم ساڵا بسەپێنێ و بیەوێ ڕکابەری بکە بۆ بردنەوەی ئەم نازناوە کە یەکەم مۆشانی پاڵەوانتەکەیەکە مەشتێکی تایبەتمەند دەبێت بۆ پاریس سەن ژەرمان و بۆ لویس ئینریکی و جگەلەوە بەربژێری باڵۆن دۆر لەلایەن نونۆ مێندێش و ڤیتینا و لەلایەن دیمبڵی و چانسی زیاتریان دەبێت چونکە هیچ لەمە باشتر نابێ هیچ بیانویەک نامێنێتەوە بۆی کە باڵۆن دۆر لە دەستی یاریزانێکی پاریس سەن ژەرمان دەرچێت بە هیچ جۆرێ ئەوەی دەنگ نەدا ئەوەی دەنگ نادا بدرێ بە هەچ کەسێکی تر ناحەقیە چی بکە یاریزان لەمە زیاتر چی بکە لە تەواوی لە مانگی 12ەوە ئەم تیپە لووتکەی ئاسی پێشکەشەکاتە ئەم خولەکە
کۆمانگی حوت بەڵێ زانین سێمانگی یەکەمی سەرەتای وەرزخرا بوون بەڵام لە مانگی یەکەم تیپە لوتکە یاسی پێشکەشەکە لە مانگی 12 لوتکە یاسی پێشکەشەکە لەبەرەوە پاریس سەن ژەرمان کۆمەڵە شتی جیاوازەیە بۆی هەوڵەیە بۆیە ئێمە لەبەردەم یاریی زۆر تایبەتمەندین لەبەردەم یاریەکەین کە کۆمەڵێ پرسیارگەلی زۆر لە مێشکمانە کۆبۆتەوە ئەم شەو چاوەڕێی وەڵامەکەین ئەمە وەڵامی کۆتاییش نابێت چونکە ئەم ڕوبەڕووبوونەوەی هەر لێرە کۆتایی نایە وەرزی داهاتوو لە چامپیۆنز لیگ لە ڕکابەرەکان ئەم ڕوبەڕووبوونەوەانە دەبینینەوە بەڵام ئەمە بەرچاوڕوونیەکی زۆر باشمانایەتێ و وەڵامی زۆرێک لە پرسیارەکانی ژوەرەگرینەوە زۆر بە خێرایی ئەمە لای بەشێک لە کۆمنتەکان کاک حەسەنجان من ئەلۆنسۆ ئەم شو یاری بە ئیمپاپیکە یا بە ئەلۆنسۆ بە گارسیا من سێ یاری ڕیاڵمەدی دەمبینەوە ناتوانمەوە قەرارە بمەوە توانین بەڵام ئایا لە وەرزی نوێ ڕیاڵ تا چەند پشت بە گۆنزالۆ دەبەستێت ئەگەر بە پلانی 3-4-3 یاریکە یا 3-5-2 یاریکە یا 3-2-4-1 یاری 3-2-4-1 چوومە کوێ جار باشەکە 3-2-4-1 عیبی نییە تەواوە من بەسم لەوەیە بەس خۆی 4-2-3ەوە بۆ ئاوا لێم مین بوو گارسیا یاریزانێکی دەگەل لە لێستە و لەم نیوەرگری ئێستا زۆر هاوڕێباسی گارسیاکەن جێی خۆی کە کردەوە و لە سەرێکی یاریەکە و نازانم چی شتە نیە ئەمپاپە یاریزانی سەرەکیە ڤینیسیۆس یاریزانی سەرەکی و گارسیا یاریزانی هەدەکە ئەمە بۆ باسی وەرزی نوێەکە و کاک عەلی ئەسینسۆڵی کێشەیە بۆ پێگاتەی ڕیاڵ مەدرید خۆ ئەسینسۆیە پار هاتووریای دنیا نەکرد لەسەر ئەنچیلۆتی یان و بۆ ئەسینسۆ یاری پێ ناکەی من دانیشتێمان و کاکە مناڵم کوڕجاری ئەزمموی وەرنەگرتووە هەڵەشەیە کاری هەڵایەکە تۆ ناکرێت لە کاتی سەختا پشتی پێبەستی کۆتایش دەرکەوە بەو جۆرێ بەڵام ئەکرێ باش بێ ئەسینسۆ ئێستا لەگەڵ ڕانەرێکی لاوە ئەکرێ ڕێنمایەکان باشتر وەرەگریە وەک لەوەی ڕانەرێکی بەتەمەن ڕێنمایی باتێ کاگە بوبەکر پرسیارێکی واقعی کردووە لە کاک محەممەد ئێستا چ دەڵی بۆ ئاسیاردا گولەر گلیدلی من دەڵێن دەبێتە سوپەرستار تێکەڵی کروس و مۆدریچ و کاسمیرۆیتە من پێ دەڵێمەوە پێگەنوێیە کە ئانچیلۆتی لە کۆتایەکانی وەرز بۆ ئارداگولەری دۆزی و ئارداگولەر یاریزانی و باڵە نیە ئارداگولەر یاریزانی باڵی هێرشبەریە بەڵامە پێگەیشی نوێ یاریتیاکە تاوەکو ئێستش کە یاری کردووە لەم پێگەیەیە لە وەرزی ڕابردووش یاریکی باشی کردووە بەڵام تۆ بتێت تێکەڵی کروس و مۆدریچ و کاسمیرۆی تێدا بێ وەڵڵاهی برا من لێستەوە گرنتی تەگەم بە هیچ جۆرەشتی وا بە خۆتۆ نابینی کەسیش نا کروس و کاسمیرۆ و مۆدریچ وەڵا ئەلەو ڕۆ ئارە وەڵاونە گلەیم لێ هەیە گولەر ئەگەر بەو شۆی کە تۆیڵێ تۆ ێ ساڵی گلەی لاستی نا من گلەیم لاستی گولەر نییە ساسی زۆر باشە قسمەتێکی زۆر باشە ڕیاڵ و ناوەندی ڕیاڵ مەدرید دەکات بەڵام ئەگەر مقارنەیەکەی بە کاسمیرۆ و کروس و مۆدریچ ناوەڵا برا ئەو نەمگلەی لێ هەیە و نەمگلەی لێ هەیە تاخوا حەسکە ڕیاڵ و پاریس ناوەندەکان یاری یەکلا دەکەنەوە تێبینێکی جوانە دەست خۆش کاک ڕاستی کاگە کاریجان سڵاو لە تۆش جارێ باسی لیڤەرپوڵ ناکەین کاک مەحسین ئەڵێ سڵاو براکەم بەڕاستی چێلسی زۆر جوان یاریەکە شێواز یاریکردنی باشە ڕیاڵ و پاریس خۆشتنی یاریە پاریس مدەڕیبێکی باشتریە کامڵترە و مدەڕیبێکی لاوی باشە ئەمە بەسی لە ئەلۆنسۆ و بەسی لە پاریس سەن ژەرمانە دەست خۆش کاک مەحسین کاک پێشڕەو ئەڵێ ئەگەر بێت و گۆنزالۆ یەدەک بێت هەڵەیەکی گەورە دەبێت لە ئەلۆنسۆ باشترین ژاردە لۆنسۆ گۆنزالۆ و ئیمپاپێ یاری پێن ئەی ڤینیسیۆس یەدەک بیانی لەو بارەیە ئەوان من نازانم کاک بیلال ئەڵێ ئەلۆنسۆ تاکە ڕانەرە کاتێ تۆپ لە دەست دەدا 3-4 یاریزان هەوڵی وەرگرتنەوەیە دوای یارەکەی یۆڤانتۆس پێم وتن وتە من هەڵسەنگاندن بۆ ئەلۆنسۆ ناکەم بەڵام یەک خاڵ لە ئەلۆنسۆیە باز دەکەم کە خاڵێکی ئیجابیە لە ڕیاڵ مەدریددا ڕوویدا و گۆڵانکاریە ئەویش ئەوەیە کاتێک ڕیاڵ مەدرید تۆپ تەسلیم دەکا زۆر بە خێرایی هەوڵی وەرگرتنەوەی تۆپەکەیە کە ئەمە خاڵێکی بەهێزی ئەلۆنسۆ و ڕیاڵ مەدریدە ڕێباز گیان بەخوا چونکە ئێمە مطالعە زۆرەکەین شتەکانە خوێنینەوە گوێ ئەگرین گوێ لە چواردەورەکەمان ئەگرین ئیتر زۆر جار گوێمان لە وشەی ستێپ بای ستێپە بەینا تەواوە قسەکەی تۆڵی هەنگاو بانگاو من هەنگاو بانگاوەکەشی لەگەڵ ئاڵێم بەڵام هەنێ جاری ترم قسەی تێکەڵ بە بابەتەکانمانە بێ لە بەرەو بمان بورە کاگی واسڵاو لە تۆش
کاگیواڵێ برا چێلسی شایستی یاری کۆتاییان بە خەداوکاری بۆ جۆ پیدرۆت پێ دوایە کێشەی سەرڕمی چێلسی چارەسەرکە جۆ پیدرۆ لە سەرڕما یاری ناکات لە چێلسیە جۆ پیدرۆ بێتە یاریزانێکی جۆکەر لە چێلسیە کە دەبینی دەچێتە باڵەکانی ژیارێکە بە تایبەتی تاوکاتی ئیستیبا و گیتێنز وەتاوی خۆیان نەسەلمێنن وام وەکو هێرشبەری سەرڕمیش دەردەکەی بەڵام و لە دەروی بۆکسیارێکە بەڵێ چێلسی بۆ پەڕی شایستەی خۆی گەیشتە یاری کۆتایی کاک محەممەد دەڵێ جیاوازەکە تەنها ئەزمموی پاریس زیاترە لە یەکتێگەشتن لە نێوان یاریزانانی پاریس زیاترە ئێخۆ ڕیاڵمەدی دیش هەموو یاریزانەکانی بەس ئارنۆڵیانی زافە بۆ بووان هەمووی ئەو پێگاتی وەرزی ڕابردووترە پێگاتەکە گۆڕانکاریی زۆر گەوری بەسەر نهاتووە یەک یاریزانی زافە بۆ تاگیفاعیشە ڕاستەویژی زافەیەکی باشە بۆ تیپەکە شتێ نییە بڵێ پێویستی بە گونجان بێ کاگەژار پێ دوانی ئەگەر گۆنزالە من پابێت سەرەکی باشترن لەوە ڤینیاریکە نەوەڵام من قەت پێم وانە من پێم وایە هەر مباپی و ڤینی شایانی سەرەکین کێشەی ڕیاڵمەدید لە دوو باڵێکی بەرگری دەبێت بۆی خراپی لایانی بەرگریکردنی هەردووکی باڵە بەهێزەکانی پاریس واتە ئەم شۆمە بەستی لەوەیە گارسیا و ئارنۆڵ تووشی کێشەی زۆر دەبنەوانێ کاگە حەمە نووسیوێتی ئەڵێ درەنگنیشتنەوەی فڕۆگەکەی ڕیاڵمەدید ئەم شەو کاریگەری لەسەر ئاستی یاریزانەکانەکە طبعاً خۆی وەکو پرسیارێکی واقعیە بەڵام ئەم پرسیارەی ئێمە نییە لەبەرەوەی ئێمە خاوەنی ڕەگەزنامەی وڵاتانێک نین بەدڵی خۆمان گەشتمان کرد بێ و یاریزانی منتەخەب عێراق نەبووین لەوەی کە بزانین ئەگەر گەشتێ دواکەوین چیمان لێ و یاریزانی بۆ نمونە یانی زاخۆ و نەورۆز و هەولێر نەبووین لە خولی عێراقا یا دوهۆک نەبووین لە خولی عێراقام حاڵەتانە بزانین دواکەوتنێکە بۆ لە تارەکە لە بینی طبعا ئەوان وڵاتێ بۆ وڵاتێکە لە ویلایەتێک بۆ ویلایەتێکی تر کە خۆتزانن مەوداکان زۆرە ئەکرێ بڵین یعنی بۆ نمونە ماندووبوونێکی زیاد تووش یاریزان کە بە زۆک و کاریگەریە بەو جۆرە نەکاک محەممەد بڕوان ناکەم کاریگەری و جۆرە دروستکە لە سەراستی یاریزان کاک شێرزاد دەڵێ کاک محەممەد پێم وایە ڕیاڵ هەر کاتێک لە دۆخی خۆی دابێت ڕاگررتنی ئاستەمە بێەوە توانێت ئاسێکی بەرزتر پێشکەشکە بە بێگومان ینی من هەمیشە وتومە جیاوازی لە ڕیاڵمەدریدا هەیە بەڵام ئەوێت جارێ بزای مەتەواوی چیە کاکداناڵێ ئەم یاریە سەرەتای تاقیکردنەوەی قورسە بۆ ڕیاڵمەدرید و ئەمڕایەنەدا ئەم شەو پاریس لە قاڵە بەدرێ تاوا من خۆم حەزم بە پێشبینیکردنوشت نییە وەکو هیچ بە هیچ جۆرە حەزم بە پێشبینی نییە چونکە من پێم وایە یەک حاڵەتی بچووکی ناوی یاری وا لێ دەکات پێشبینیەکەی تۆ ڕاست بێ یەک حاڵەتی بچووک وا لێ دەکات پێشبینیەکەت غەڵەت بێ وە کاتێک پێشبینیەکەت ڕاست بێ بەمە هیچ جیاواز نی لەوانی تر تەنها تەوەقوعێکی خۆتە و پێشبینیەکە شت هەڵە بێ مانایەوە نییە کە تۆ کەسێکی نەزانبی یاخوا نەخواستە کەسێک بیکە نەشارەزابی لەم بوارە من پێم وتون یعنی کۆمەڵە جار تەوەقوعەکانت دەیگرێ من زۆر جار لە پێشبینیەکانی شا پێکاومە بەڵام جاری واژەیە نەم پێکاو جاری واژەیە سەرکەوتوو نەبووم تێ ئێخۆ کە پێکاومە من لە ناو هەشتی پار ڕیاڵمەدید و لیڤەرپوڵم دیاری کرد بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگ لە ساڵی 2022 لە ناو هەموو تیپەیە ئێخۆ بە من عیملاق نین کاک هەر شتێکە خوێندنەوەیکی خۆتە بۆ جۆرە پێراریش خوێندنەوەم کرد بۆی لیڤەرپوڵ پاڵەوانی پریمەر لیگ بێ ڕاستە لیڤەرپوڵ پێشتر پێنجەم بەڵام نەم پێکە بۆیە مەرج نییە کە تۆ پێشبینیەکە و پێکای ئیتە پرۆفیسۆر بێگەرنەی پێکا پرۆفیسۆر نەبی نە من قەنەعەتم وانە پاریس لە قاڵب بدرێ لە ئێستا بەدەستی ڕیاڵمەدید و ئەگەر بێت و پاریس سەن جەرمان ئەو پاریس سەن جەرمانی کە ئێمە بینیومانە حاڵەتی نەخوازراو لە یاریەکە ڕوو نەدات بگرە پاریس سەن جەرمان ئەو تواناییتیایە کە کێشە بۆ ڕیاڵمەدرید و بۆ ئەلۆنسۆ دروستکە با من بە ئوسلوبە قسە نەکەم لەم بە قاڵبی چونکە ڕیاڵمەدرید گەورەیە و تیپێکی بێزە و تیپێکە دەزانێت چۆن مامەڵە لەگەڵم دۆخانەکە و لە بەرامبەریشدا پاریس بۆ توانای هێزی خۆیەتە نێو یاریگاوە گرنگ ئەوەیە ئێمە یاریکی بە چێژ و پەڕکابەری بینین و تیپی شایستەش بگاتە یاری کۆتایی جامی جیهانی یانەکان تا بێگەشتنەوەکانی تر بەخواتە نەسپێرم خواتان لەگەڵ